وەکو لاعیبێک دەناسێت پێغەمبەر ناناسی عەلەیهی سڵاو وەسەلام وەرە ئێستا بڕۆ ناو بازاڕی سلێمانی بازاڕی هەولێر بازاڕی دهۆک یا کەرکووک وەرە مقابلە لەگەڵ گەنجان بکە کام لاعیبەی ئەم عالەمی دنیاە دەیناسێ و ئەسڵ و فەسڵیت بۆ دەردێنێ فڵان ئاوایە و لە ساڵی ئەوەندە لەدایک بوو ئەوەندە گۆڵەی کردو و لە فڵانە نادیە ئیش دەکا و نازانم بۆ ئەوەندە پارە بەکرێ گیراوە هەمووی دەناسێ بڵێ ئەی من هو ڕەسوول عەلەیهی سڵاو وەسەلام پێغەمبەرەکەی تۆ چییە پێغەمبەر سڵاو وەسەلام چێ دەیناسی هیچی لێ دەزانی دەزانم پێغەمبەر و تەواو عەلەیهی سڵاو وەسەلام هیچ لە ژیانی نازانێت بۆیە ژیاننامەی ڕۆناڵدۆیەک دەزانێت خۆشی دەوێت بۆ چی کردووە شەقی لە تۆ پێکەڵداوە هەڵی داوەتە ناو تۆڕێکەوە خۆشی دەوێت بەڵام ژیاننامەی ڕەسوولی خوا نازانێت چی بوو بۆیە هیچ مەحەبەتێکی وای نییە پێی بڵێ کاکە پێغەمبەر سەڵاو عەلەیهی وسەلەم وای فەرمووە پێغەمبەر ئەوەی پێخۆشە پێغەمبەر ئاوای کردووە هەر بەلای هیچ